بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە ڕاوێی ڕۆژی ستێر تیڤیۆم کاتە و هەموو کاتێکتان باش لە بەرنامەی ئەم شەویشماندا هەڵبەتە وەکو هەمیشە تەوەری سەرەکی عەفرینە ئەو بەرخودانە بەشکۆیی کە ئەمڕۆکە 67 ڕۆژە بەردەوامی هەیە. ئەمڕۆژ لە ناو عەفریندا چالاکی هەبووە، ژمارەیەک کوژرا و برینداری دوژمن هەبووە هاوتەریب لەگەڵ بەرخودانی عەفرین لە ناوەوەی وڵات. هەڵبەتە لە دەرەوەی وڵاتیش چالاکیەکان بۆ پشتیوانی لە عەفرین بەردەوامن. ئەمڕۆژ چالاکیەکی زۆر گەورە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا ئەنجام دراوە. لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەدا سەرنجڕا دەکێشینە سەر ڕەوشی باشووری کوردستان. لە باشووری کوردستان ماوەی چەند ڕۆژەکە خۆپیشاندانی سەرتاسەری هەر لە بادینان و زاخۆ و دهۆکەوە بگرە تا دێتەوە دەڤەری سۆران هەتا دێتەوە گەرمیان و هەڵەبجە و هەورامان بە شێوازێکی بەرفراوان خەڵک لەسەر شەقامەکانن، خۆپیشاندانەکان درێژەیان هەیە. ئەم جارە جیاواز لە جاران کە داخوازی موچە دەکرا و لە دژی گەندەڵی خەڵک ڕاپەڕی بوو، ئەم جارە داوای ئازادیش دەکەن، بە تایبەتی لە دەڤەری هەولێر و لە بادینان. لەو شوێنانە زیاتر جەخت لەسەر ئازادی پێش موچە و خزمەتگوزاریەکان دەکرێتەوە. بۆ مەبەستەر لێرە میوانداریمان کردووە لە دوو بەڕێز بەوانیش بەڕێزان کارزان عەلی هاوسەرۆکی ئەنجومەنی کوردی هەرێمی ئاڵستی بەلجیکا کە کارزان زۆر بەخێر بێ، هەروە بەڕێز زایر ئەحمەدپور ئەندامی کۆمیتەی پژاک لە بەلجیکا. بەڕێزیشتان زۆر زۆر بەخێر بێت. سپاستان دەکەم. بەڵامبەر لەوەی بکەوینە گفتوگۆ لەگەڵ میوانانی بەڕێز بە کورتە هەواڵێکمانەیە لەسەر و چالاکی کە ئەمڕۆ لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا بەڕێوەچوو بوو، پێکەوە بزانین لەوێ چی ڕوویدا و پاشان دێمەوە بەتە سەرەتا گفتوگۆ لەگەڵ کارزان دەکەم. ئەمڕۆ لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا خۆپیشاندانێکی مەزنی کوردان و دۆستانیان بۆ عەفرین بەڕێوەچوو. لە خۆپیشاندانەکەدا هەڵبەتە وێڕای کوردان ژمارەیەک لە پەرلەمانتاران، سیاسەتمەداران، خەڵکی بیانی ئەوروپی تێیدا بەشدار بوون. هەڵبەتە و خۆپیشاندانە لەلایەن دەستەی پشتیوانی لە عەفرین ڕێکخراو بوو. لە وێزگەی نۆردەوە دەستی پێکردوە تاوەکو بارگای کۆمیسیۆنی ئەوروپا لە شومان، لە مەیدانی شومان لە وێرشەکانی تورکیا بۆ سەر عەفرین بێدەنگی وڵاتانی ئەوروپا، کۆمیسیۆنی ئەوروپا، ناتۆ شەرمەزار کراوە. بە تایبەتی تریش هەڵوێست و بێدەنگی ناتۆ کە لە بەرامبەر تورکیا و داگیرکردنی عەفرین گرتوویەتێ بەر سەرکۆنە کراوە. داوا لە ناتۆ کرا ئەگەر نایەوێت ببێتە شەریکە بەشی داگیرکاری و تاوانەکانی تورکیا بە پێداچوونەوەی جددی بە سیاسەتی خۆی دابکە. بەڵێ دێنە خزمەتی کارزان کارزان عەلی یان کارزانی شانۆ. بەڕێستان ئەمڕۆ لەو چالاکیە بەشدار بوون. ئەمەوێت من بە کورتی ئاماژەم بە هەندێک شتیدا ئەگەر بەڕێزی زیاتر زانیاری بدەیت لەو بارەوە کەی دەستان پێ کرد، بە چ شێوازێک بوو، پەیامەکان زیاتر ڕنگدانەوەیان لەسەر چییە بوو؟ لە ڕاستیە ماوەیەکی درێژە لە دەرەوەی وڵات بە تایبەت لە وڵاتی بەلجیکا ماوەیەکی درێژە چالاکی بەرفراوان لە سەرجەم شوێنەکان لە شوێنە گرنگەکانە ئەنجام دەدرێت لە بەردەمێکێتی ئەوروپا. هەمومان وەکو ئێوەش ئاگادارن لە ماوەی هەفتەیەک لە بەردەمێکێتی ئەوروپادا خێمە هەڵدرا بوو چالاکی بەرفراوان کوردانی دەرەوەی وڵات بەشدارە بوون، بە تایبەت کوردانی بەلجیکا. بەڵام چالاکیەکەی ئەمڕۆ جیاوازیەکەی لەوەدا بوو کە بەرفراوان بوو، سەرجەم کوردانی ئەڵمانیا، هۆڵەندا، فەڕەنسا جیان تێدا گرتە بوو. ژمارەیەکی بەرچاو بەشدار بوون لە ڕاستیە. بەو ژمارەیەش بەڕاستی کورت وای کرد کە شەقامی بڕۆکسل بەهەژێنێ، دوایەوە سەرنجەکان ڕاکێشێ بە لای خۆی. ئیتر ئێمە بێدەنگ نابین لە دوای داگیرکردنی عەفرین، ئێمە بێدەنگ نابین هەر بەردەوامین لەوەی کە عەفرین خاکی کوردستانە و ئێمە بە تێکۆشان و بە بەرخودانی خۆمان، بە بەرخودانی هێزەکانی یەپەگە، پشتیوانی هێزەکانی یەپەگەین، پشتیوانی گەلی عەفرینین لە ڕۆژئاوای کوردستان بە هەموو شێوەیەک ئێمە بەشدارە بین. دروشمەکان زیاتر لە لایەن کوردانەوە لە ڕاستیە ئەو دروشمانی کە ئەوترانەوە زیاتر ئەوە بوو کە ناتۆ با بڵین هاوکاری تورکیایە لە هێرشەکانی بۆ سەر کورداندا، بە تایبەت لە عەفرینە. لە عەفرین لە ئێستاە ناتۆ بە هەموو شێوەیەک ڕەنگە ڕاستە خۆ هاوکاری نەکرد بێ، بەڵام
ئەو فینانسەیە کە لەلایەن ناتۆ کرێ بۆ دەوڵەتی تورک دەوڵەتی تورکیش هێرشی پێکات بۆ سەرگەلی کورد زیاتر دروشمەکان لەو چوارچێوەیە خۆی بینیەوە و پاشان بێدەنگی وڵاتانی دەرەوە بە تایبەتیەتی ئەوروپا زۆربەی پەرلەمانتارەکان هاوسۆزن لەگەڵ کوردان لە ئێستاە پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا هاوسۆزن لەگەڵ ئەو ئێشەی کە بە گەلی کورد دەکات بە جەرگی هەموو تاکێکی کورد ئەگات لە بەرامبەر بە داگیرکردنی ئەفرینە بەڵام بێدەنگی ئەوان لە بەرامبەر ئەو داگیرکاریە تا ئەمڕۆژ وا ئەکات کە کوردان زیاتر برشێنە سەر شەقامەکان و بێدەنگ نەمێننەوە. بەڵێ باش باسی هاوسۆزیت کرد تەنها هاوسۆزی ینی هیچ دەردێک دەوا دەکات چارەسەر دەکات بێگومان نەخێر ینی کێشەکە لێرەیە ئەوان وەکو هاوسۆز هەمویان بە یەک دەنگ دەڵێن ئێمە هەست بە ئازارەکانی ئێوەکەین بگرە ئەوان دەڵێن ئێمە بڕیاریشمان گرتووە کە دەوڵەتی تورک پێویستە ئۆپەراسیۆنی سەر ئافرین ڕاوەستێنێ بشکشێتەوە بەڵام تورکیا ئەم بریارانەی یەکێتی ئەوروپا بە هەند وەرناگرێ بگرە هیچ حسابێکیشی بۆ ناکا بۆ بڕیارانە ئەردۆخان بە ئاشکرا لە وتارەکانی خۆیان ئەمەی باشکراوتووە بەڵام ئەوان وەکو عاتفیەن هاوسۆزن بەڵام بە عەمەلیەن بە پراکتیک کە شتێک بکەن کە زەختێک بکەن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە زەخت بکەن لە هێزەکانی ناتۆ بۆ ئەوەی ئەو ئۆپەراسیۆنە ڕاوەستێنرێ پاشان گەلی کورد گەلێکی هەرە ئاکتیڤ بووە لە شەڕی داعشە کە داعشی لە ناو بردووە لە ناوچەکەیە هەرچەندە ئێستا داعش بەرەو سەردەرهێنانەوە چێ ئەمە بێتە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئەوروپا داعش هەڕەشەیەکی گەورەیە نەکتەنیا بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە بۆ سەر ئەوروپا ئەو بەر لە چەند ڕۆژێک لە فەڕەنسایە جارێکی تر داعش خۆی زیندوی کردەوە ویستی بڵێ من زیندوم هێشتا لەسەر پێماوم ئەمە خۆی لە خۆیان مەسیجێکە بۆ ئەوروپا و باشە پێدوان نییە ئەو ڕاوەستاندنەی شەڕ بەهۆی هێرشەکانی تورکیا و بۆ سەر ئەفرین ئەو بوێریە بە داعش دەدا کە جارێکی دیکەوکو بەڕێزت دەڵێ بڵێ من هەم ئەوە تا لەسەر ساحەکە هێشتا ماوە بێگومان ئەوروپیەکانە من نابینن دەرگ بە مناکەن ئەوروپیەکان ترسیان هەیە بێگومان تا ئێستش وەکوتم ئەوان هاوسۆزن وەکو هاوسۆز بەڵام لە ئەمەلا ئەوان ناتوان لە بەرامبەر ئەو هاوکێشەیە کە داڕێژراوە لەلایەن سیاسیە باڵادەستەکانی جیهانەوە هاوکێشەیەک داڕێژراوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم هاوکێشەیەدا ئەوان ڕەنگە نەتوانن مداخەلەیەکی ڕاستەوخۆ بکەن ئەمە بێدەنگی ئەوان ئەوە ئەگەێنێت لە ڕاستیە ئەوەش دەچێتە بابی یا چوارچێوەی بەرژەوەندی ئابووری و سیاسی و بێگومان ژیۆپۆلیتیکی ئەم هێزانەوە بێگومان ئەمان لە زۆر ڕۆوە تۆ ئێستا ئەگەر تەماشاکەین هونەرمەندانی ئەوروپی بەر لە 15 ڕۆژ لەمە بەر پێشەنگایەکیان کردبەوە لە پێشەنگاکەیە زۆربەی فۆتۆکانیان ئاماژەی بەوە کرد کە وڵاتانی ئەوروپا بەرژەوەندیان هەیە لەم شەڕێکی لە ئێستاە لە ئەفرین و لە سووریا و لە ناوچەکەی بەرپا بووە بەرژەوەندیان تیا هەیە وڵاتێکی وەکو سوید هەرچەندە لە ڕووی سیاسیەوە دەڵێت ئێمە دژی ئەو هێرشانین بەڵام لە بنەوە چەکی خۆی ئەفرۆشێ وڵاتێکی وەکو بەلجیکا چەکەکانیان ئەفرۆشن ناتۆ لە زۆر ڕۆوە تورکیا ئەخاتە بوارێکەوە کە چەکێکی زۆری ئەیاتێ لەژێر قەرسێکی زۆر ئای هێڵێتەوە سبینێ تورکیا ڕەنگە لە بن ئەو قەرزەشا دەرنەچێ نەتوانێت ئەو قەرزانەش باتەوە بە وڵاتانی ئەوروپا و کۆمەڵگای تورکیش بۆمان لە هەردوو سەرەکەەوە بۆ خۆیان بەرژەوەندی خۆیان پاراستووە ئینسان توانێت ئەمە بڵێ ینی بەپێی بەرژەوەندەکان دیموکراسیەتەکەیان بەپێی بەرژەوەندی خۆیانە ئازادەکانیان بەپێی بەرژەوەندی خۆیانە بەرژەوەندی ئابوووریەکانیان لە پێشترە وەک لەوەی مافی ئینسانێک مناڵێک گەلێک نەتەوەیە کە بندەستە بەلایەنەوە ڕەنگە زۆر گرنگتر نەبێت. زۆر سپاس دەکەم بەڕێز کارزان بەڕێز زاهێر ئەحمەدی پور ئەندامی کۆمیتەی پەژاگ لە بەلجیکا بەڕێزت چۆن دەڕوانیتە ئەم خۆپیشاندان و چالاکیانی کە لە دەرەوە دەکرێت لە 24 مانگی ژەڵبەتە ڕۆژی جیهانی ئەفرین بوو چالاکی زۆر مەزن ئەنجامدران لە سەرتاسەری دنیا بە تایبەتی لە بڕۆکسل بەڕێزی شت بەشدار بووی خوێندنەوە چییە بۆیان چۆن دەتوانین ئەم چالاکیانە بکەین ئامرازێک بۆ
گوشارخستنە زیاتر لەسەر ئەوروپا بۆەوەی کە تەنها سۆز و بەڵێنی لاوەکی نەبێت لە کۆبوونەوەکانی بۆ نمونە پەرلەمانی ئەوروپا یاخود هەندێک ڕێخستن و پارتی چەپ و دیموکراتی خواست ینی ببێتە پراکتیک و زەخت لە دەسەڵاتدارانی ئەوروپا بکوکو بەڕێز کارزان ئاماژەی پێدا لەو بەرژەوەندیە ئیدی دەرچن ینی مافی مرۆڤ مافی خەڵک مافی گەلان پاراستنی ڕەوای ئەوانیش لە بەرچاو بگرن. بەڵێ زۆر سپاس بۆیەوە سڵاو و حورمەتم هەیە بۆ هەموو بینەرانی بەرنامەکەتان لێرەوە ڕێز و حورمەتمان هەیە بۆ هەموو شەهیدانی کوردستان بەتایبەت شەهیدانی ئەم دواییە لە عەفرین سەری ڕێز و نەوازش لە ئاستەقامەتی بەرزیاندا دەنوێنین هەروەها لە نەورۆزی بەرخۆدان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان سڵاو ئەکەین لە ئەو بەرخۆدانەی کە خەڵک نیشانی داوە پەیامی زۆر ڕاشکاوانە و باشکرای بە داگیرکەرانی کوردستان دا بێگومان لە هەندەران بەگشتی ڕۆڵی هەیە یعنی خۆپیشاندان دەنگەڵبڕین و ئەو کوردانی کە لە ئەوروپا هەن هەر سنووردار نەبووە لە خۆپیشاندانەکانە بەس بە کوردەکان ئەوەیە کە لە ئەوروپا بینین ئەم قۆناغا لە حتا پێشگرتنی عەفرین و لە دوای گرتنی عەفرینیش لەلایەن داگیرکاری فاشیستی تورکەوە لایەنە چەپەکان لایەنە سەوزەکان ئازادیخوازانی ئەوروپاییش بەشداریان بەشی ئەوەندە لە چالاکیەکانە ئەکردووانە بەڵام ئایا چالاکیانە چ ڕۆڵێکیان بووە لە هەڵوێستی وڵاتەکان ئێمە پێمان وایە بێ ڕۆڵ نییە و ڕۆڵی خۆی ئەبینێ ممکنە لە ماوەیەکی کورتا زۆر وەڵام نایەتەوە بە پێی ئەو بەرژەوەندیانی کە کاکازانیش ئیشاری پێکرد یعنی ئەو بەرژەوەندیانی کە ئەوروپایانە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی ڕێگە نایە بە حکوومەتەکان کە هەڵوێستی زۆر ڕاشکاوانە نیشان بن بەڵام بەپێی ئەو لایەنی بڵین ئازادی خوازانی کە لە ئەوروپا هەن گوشار بە شێوەندا کراوە لە سیستمی بەڕێوەبرنی وڵاتانی ئەوروپایی لە یەکێتی ئەوروپا کە نمونونەکەی لە ئەڵمانیا ئەبینن کە مەسەلەن لە پارلمانی ئەڵمانیا لەگەڵ ئەنجلا مێرکلا چۆن هەڵس و کەوتیان کرد یا هەڵوێستی مەسەلەن فەڕەنسا چۆنە بەرامبەر بە هینیا لە وڵاتەکانی تر بە هەمان شێواز ئەبینین 24 مانگیش کە بڵین خۆپیشاندانێکی زۆر بەرفراوان بوو لە ئەسڵا وەکو ڕۆژی عەفرین ئێمە بە ناوی ئەەکەین یعنی ڕۆژێک بوو کە لە ئاستی جاهانیا ڕۆژی دژی فاشیزم و ڕاسیسم بەناو ئەکرێ بەڵام هاوکاتبوونی لەگەڵ مەسەلەی عەفرینا بوو بووە هۆی ئەوە کە وەکو ڕۆژی عەفرینی لێبێت و ئەبینین لە لێدوانی لایەنە سیاسیەکانی ئەوروپایی کە لە 24 مانگا کە زیاتر لە دەیان هەزار نەفەر بەڕاستی بەشدار بوون و دەیان لایەنی سیاسی لایەنی مەدەنی لە وڵاتە ئەوروپایان و بەتایبەت لە بروکسل بۆ نمونە ئاماژەی پێبم کە هەموو کاناڵەکانی ڕاگەیاندن بەشدار ببوون بۆ ڕاگواستنی ڕاستەوخۆی دیمەنەکانی ئەو چالاکیە بەگشتی 24 مانگ تا ڕادەیەکی زۆر پێناسەیەکی باشی کرد بۆ مەوزوعی ینی پەیامێکی باشیدا بە دەوڵەتانی یەکێتی ئەوروپا کە گەلی ئازادی خواز لە هەر شوێنێکی دنیا ئێستا ئەوروپی بێ هی وڵاتانی تر بێت چون لەو چالاکی 24 مانگ نەهەر ئەوروپی نەهەر کورد بەڵکوی وڵاتانی تریش عەرەبیوانش حتا بەشداریان تیا کرد بوو وە زۆر بەرفراوان بوو بەگشتی پەیامی خۆی هەیە و تاسیراتی خۆشی هەیە و ئێستاش بوویەتی حتا لە وڵاتی وەکو مسر بینین ینی سیسی لە هەڵوێستی تازەترینیە کە چەند ڕۆژ پێشێستا بوو زۆر ڕاشکاوانە ئاماژە بە ساڵی 1950 کە چۆن ژینۆسایدی ئەرمەنیەکانیان کردووە بەڵێ دایخەن هەرەوە عەفرین دەچوێنێتە بەڵێ کۆمەڵکوژی ئەرمەنیەکان لە ئەوە هەڵوێستی وردە ئەبینین بەپێی ئەو وەزعیەتێک ئاچێتە پێشەوە نەهەر وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی تری شار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵوێستی جیاواز دەرەکەوێت و بە حەقیقەت من پێم وایە ئاراستەی ینی خۆپیشاندانەکان بەردەوام ئەبێت و بەردەوامیش بووەوە تاسیراتی خۆشی داناوە بەرەوە ئەو ئاراستەیە ئەچێ کە من پێم وایە لە ماوەیەکی نەدەم درێژدا ناچارە بن
دەسەڵاتدارانی ئەوروپا یەکێتی ئەوروپا هەڵوێستی زۆر ڕاشکاوانەتر بگێڕ من پێم وایە لە مەسلەی هەڵوێستێ بەرامبەر گرتنی ئەفرین و داگیرکاریەکانی تورکیا ئەتوانم من 50 سەر هێندێشت بخەم بۆ خۆمان کە کوردین چ پرسیارهایە دێتە پێشەوە من پێم وایە هەڵوێستی یەکێتی ئەوروپا یا نەتەوەی گرتووەکان کە مەسلەی ئاگربەست یەک مانگیان ڕاگەیاندا پێشگرتنی ئەفرین و لە پەیوەندی بە داگیرکاریەکانی تورکیا و کۆمەڵکوشکردنی گەل لە ئەفرین یەک پرسیار دێتە گۆڕێ بەڕاستی لە باشووری کوردستان حکوومەتێک هەیە بە ناو دەسەڵاتێک هەیە ئەو هەڵوێستی ئەوان ئەوەندە لاواز بوو واقعان ینی من وەکو کورد شەرمەم لێ من کاتێک لێدوانەکەی پەرلەمانی مصرم خوێندەوە ینی هیوام دەخواست پەرلەمانی هەرێمی کوردستانیش لێدوانێکی ئەوەی بدا هەرچەنە پەرلەمان کۆ بوویەوە لێدوانی دا کۆمەڵی ڕاستپاردەی دەرکرد بەڵام هێندەی لێدوانەکەی پەرلەمانی مەسر بەڕای من نازانم ئەلبەتە ڕێز و ستایشمەیە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان بەڵام هێندەی مەسر کاریگەری نەبوو وڵای خۆ پەرلەمانی کوردستان کارێکی زۆر منداڵانی سەرەتایی هەیە دێن نەما موشتە داچێنن لە وەختی هینا لە مەسلەی ئەفرینە لە قۆناغی کابێر وایە زۆر هەڵوێستێکی نەتەوەیان بنوەندایەن نەمامی زەیتونیان داوەشمان لەبیر نەچێت شاندیان نادخۆ من ناڵێم بەڵام ناڵێم بەڵام بەگشتیڵسەنگاندن دەکەین پەرلەمانی خۆمانە گلەی لێ دەکەین گلەی لێ دەکەین چاوەڕوانی زیاترمان لێ هەیە یعنی مەبەستم چییە یەکشت هەیە عن بەحسی فقط ئەفرین و پشگیری لە ئەفرین نییە ئاوا لە ڕەهەندی تۆزێ شتەکە بکەینەوە لە چەند ڕەهەندێکەوە لێ بڕوانی تورکیا ئێستا وەکو سەرەکیترین داگیرکەر و دوژمنی گەلی کورد ئێستا پێناساکرێ چون ئەمە پێمان وایە دوژمنانی کورد لە هەر پارچەیەکە بن هەر یەک بە شێوازێک دژایەتی گەلی کوردەکەن ژینۆسایدی گەلی کوردەکەن بەڵام لە بەرامبەر بە تورکیا ئێستا ڕاستەوخۆ دەستێوەردان ئەکا لە دوو پارچەی جیا لە باکووری کوردستان یعنی تورکیا لە بەگشتی بڵین تورکیا لە سێ پارچەی کوردستان ڕاستەوخۆ کەوتۆتە ژینۆسایدکردن ئێمە ڕۆژانە گەلی کورد لە هەموو پارچەکانە بەرە ڕووی ژینۆسایدی فەرهەنگی کولتوری زمانی هەموو نەو ژینۆسایدە ئابووری هەموو نەو ژینۆسایدێگەمە ئەبینەوە بەڵام ئەوەی کە تورکیا دەستی داوەتە ئێستا زۆر ڕاستەوخۆیە مەبەستی من لێرەیە نە هەر پارلەمانی هەرێمی کوردستان بەڵکو ئەبوایە بەو شێوازە بووایە کە یعنی هەموو پارچەکانی کوردستان هەڵوێستێکی وا لەلایەنە سیاسیەکان لە دەسەڵاتدارانی بە تایبەت باشووری کوردستان ئینتزار ئەکرا کە بەحسی بەڕێخستنکردن هاوکاریکردن ئێمە ئازانین لە مەسلەی سملکایە هەر لە سەرەتایە چ کێشایە دەرەکەوت یعنی گروپ لە گروپی گەنجانی شۆڕژگەر بوون لە باشووری کوردستان یانویست بچن بەشدار بن لە ئەفرینایە هاوسوزی دەرببڕن تمشاکن لە سمێڵکە تەقیان لێکردنیان گەڕاندەوە گروپی ژنانە ڕۆشن بە هەمان شێواز یعنی مەبەستی من لە چییە ئەو گوشارانی کە لە باشووری کوردستان گەل ئەیهێنا بۆ سیستمی دەسەڵاتی ئەوێ بەجێەوەی هەڵوێستێکی زۆر بوێرانە و زۆر نەتەوەی نیشانبا هەلوەستێکی زۆر شەرمنانی نیشاندا ڕخنەکەی من لەویا ئەوەیە کە دێم بەراوردیەکەم لەگەڵ پارلمانی ئەوروپا و لەگەڵ وڵاتانی ترا بە زۆر بەلاوازەی بینین ئەوە بۆیە جا مەبەستی من لە چییە ئەو گوشارەی کە ئەحزابی سیاسی لایەنە سیاسی مەدەنیەکان سندیکاکان لە ئەوروپا فشاریان هێنا بۆ دەوڵەتانی دەسەڵاتدار کە هەڵوێستی جیاواز بەرامبەر بە ئەفرین نیشان بنەوە کۆمەڵکوژی ئەکرێ ڕۆژانە لە چاو ئەو وەزعیەتی بەرژەوەندیانیان کە لەوێ هەیە بەڵام مەسەلەن لە باشووری کوردستان کە بەحسی دەسەڵاتەکەین دەسەڵات بەرژەوەندی لە چی هەیە ئایا لە داگیرکردنی ئەفرینە کە ئێمە ئازانین تورکیا بەحسی فقط مەسەلەی داگیرکردنی ئەفرین نییە تورکیا بەرنامەیەکی زۆر بەرفراوانی هەیە بۆ داگیرکردنی نەیشی شاردۆتۆ مەسە ئەردۆغان دەڵێ لە کاکارزان بپرسم سپاسە دەکەم ئەردۆغان دەڵێ لە دوای کەرکووک کە بەو دەردەمان برد ئێستا سەرەی ئەفرینە لە دوای ئەفرین دەچینە منبەش دەچینە قامشلو دەچینە باکووری عێراق ئێستاش دەڵێت ئۆپراسیۆنی شەنگالمان دەست پێ کردووە ینی مەسەلەکە تەنها ئەفرین نییە ینی بە چ شێوازێک ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەم پلانە مەزنە ببینەوە ینی هەم لە ناوەی وڵاتکە هەم چالاکیان هەم لە ئەفرینیش بەرخودان هەیە هەم لە دەرەوەش کە ئێستا ئێمە بەم شێوازە چالاکیانە کوردان دەبینین بەردەوامن
لە ڕاستیە ئەم پلانە لە ئێستا بەرنامەدا ڕێژی بۆ نەکراوە چەند ساڵێکی دوور درێژە تورکیا بە تدریجی بۆیە ڕوا بە پێشەوە تا گەیشتم ئاسەی ئێستا ئێمە گەر لە بیرمان بێ لە سەرەتای شۆڕشی ڕۆژئاوای کوردستانەوە تا بە ڕۆژی ئەمڕۆگات هەچی شێواز هەیە تورکیا تاقی کردەوە بۆ دوژمنکاری ئەو سیستەمەی کە لە ڕۆژئاوای کوردستانە ئێوێ بناغە بکرێ و بناغەژی کرد و گەیشت بوو بە سیستەمێک کە تەواوی کۆمەلگای ڕۆژئاوای کوردستانی گەیانە کردی بە سیستەمێک لە ڕاستیە لە ماوەی چەند ساڵێکی زۆر کورتە کۆمەلگایەکی بەرهەمهێنەری خوڵقان لە ڕۆژئاوای کوردستانە ئەم دژایەتیکردنی ئەم سیستەمە هەل لە ڕۆژی یەکەمەوە هەتا ڕۆژگاری ئەمڕۆ بەردەوامە و درێژەشی ئەبێت ئەگەر بێت و ڕوبەڕووبوونەوەیەکی گشتگیر نەبێت لە بەرامبەر ئەم دژمنکاریانەی دەوڵەتی تورکە لە ڕاستیە ئێمە گەر وەکو زەیر ئاماژەی پێکرد هەڵکەندنی خەندەق لە سەر سنووری ڕۆژئاوای کوردستان لەلایەن پارت و لایەنەکانی باشووری کوردستانەوە خۆی لە خۆیان یەکێکە لە درێژە پێدەری ئەو پلانەی ئەمڕۆ ڕوبەڕووی ئەفرینە بێتەوە ئەو گوشارەی کە خراە سەر کوردانی ڕۆژئاوای کوردستان و دەرگایان واڵا کرد بۆی خەڵک ڕاکات بەرەو باشووری کوردستان خۆی لە خۆیەوە ئەو پلانە بوو کە ئەمڕۆ ڕۆژئاوای کوردستان داگیر بکرێت و لەلایەن تورکیاوە دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕێت و عەرەب نشین و تورکمان نشین بکرێ خۆی ئەوانە هەر هەمووی تەدریجی هێنای هەتا ڕۆژی ئەمڕۆ لەمڕۆیە ڕەوشەکە بووی خۆڵقا کە بتوانێت لەبەرەوەی لە ئاستی ناونەتەوەیە شەڕێکی جیهانی هەیە لە سووریایە بەڕێواچێ لە نێوان دوو سیستەمی دەسەڵاتداری رووسیا و ئەمریکایە سووریا کراوە بە دوو پارچەوە پارچەیەکی لە ئەمریکایە پارچەیەکی بەدەستی رووسیاوەیە لە نێوان ئەم شەڕەیە تورکیا ئەم هەلەی قۆستەوە بۆ خۆی هەستا هێرشی ڕاستەوخۆی کردە سەر ئەفرین لە ژێر ناوی تیرۆریستە لە کاتێکە خۆی بەرهەمهێنەر و خۆڵقێنەری داعشە لە کاتێکە خۆی یارمەتی دەری سەرەکی هێزە تیرۆریستەکانی داعش و جەبهەت النوسرا و جەبهەی ئیسلامی و ئەلقاعیدە ڕۆژنامەکانی غەرب خۆی باسی دەکەن هەر هەمویان ئاماژە دەدەنەوەی کە ئەمڕۆ لە شەڕی ئەفرین بەشدارن بەڵگە و وێنەوە بە دیمەنەوە پیشان یەدەن کە چەتەکانی داعشن بەڵام بەداخەوە ئێمە بێ بڵێن زۆر بەداخەوە لە ڕەوشی ئەفرینە کوردیش بەشدار بوو کۆمەڵێک گروپی کوردیمان هەیە کە بەرپرسانی ئەنەکەسە لە ڕۆژئاوای کوردستانێکێک لەوانە فواد عەلیقۆ لە تەلەڤیزیۆن و ڕاگەیاندەکانی باشووری کوردستانەوە بە ئاشکرا ئەڵێ ئێمە 5 گروپمان لە ئۆپەراسیۆنی ئەفرینا بەشدار بووە پرسیارەکەەوەی ئەو 5 گروپە هەر ئەو گروپانە نەبوون کە لە باشووری کوردستان چوونە سەر شەنگار لەوێ خەڵکیان شەهید کرد بێگومان هەروانە ئەگیناخۆ هێزیکیان هەیە دیکەیان نییە ئەو جا پرسیارەکە ئەمەیە ئەم گروپ و لایەنانە لەسەر بوو جە و قوتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ کەوتۆتە بار و دۆخێکی خراپەوە پەروەردە کراون لەلایەن تورکیاوە ڕاهێنانیان پێکراوە دەستگای جاسووسی میت سەرپەرشتی کردووە ئەمانەی پێگەیاندووە باشە گەلی ئێمە دەبێت بەرامبەر ئەم خائینانە بە شێوازێگەڵ وێز بنوێنە ینی دەبێت لیان ببووری خۆی لە ڕاستیە گاگەندرێن ئەم پرۆژەیەکی تورکی کوردی بوو لە باشووری کوردستانە کە خۆڵکێنرا لە پاش ئەو دەرگاواڵاکردنەی کە هاندانی خەڵکی ڕۆژئاوای کوردستان بۆ هەڵهاتن لە شارەکانی خۆیان لە کاتێکا لە جزیرەیە با بڵێن شەڕێکی گران نەبوو کە دەرگایان واڵا کرد و وتیان خەڵک ڕاکەن بۆی نییە تووشی هین نەبن گوایە کۆمەڵکوژیتان لەسەرکرێت لە کاتێکا خۆیان لە کۆمەڵکوژەکانە بەشدار بوون دەرگایان واڵا کرد خەڵکیان هێنای کەمپنشینیان کردن لە باشووری کوردستانە ئەم خەڵکە کەمنشینانە هێنایان کردیان بە چەکدار چەکدار کران لە دوای پەروەردەکردنیان هەر هەمومان لە هەموو میدیاکانەوە بینیمان وەزیری سەرۆک وەزیرانی تورکیا چوو بۆ پێشوازیان و بۆ ڕۆژی تەخەڕوجەکەیان ئەحمەد داودۆغڵو چوو بۆ پێشوازیان و لە ڕەواندز و لەوێ بە ناوی پێشمەرگەی ڕۆژەوە لە کاتێکە ئەم بەناو پێشمەرگانە لەلایەن سەرۆک وەزیرانی تورکیاوە تەخەڕوجیان پێ ئەکرێت و شەهادەیان پێ ئەدرێ هەڵسان ویستیان بیبەنە کوبانیەوە و کوبانی پێ بخێن لە ئێستایە دەنگۆیکی وەهاش هەیە ئەم پێشمەرگەی ڕۆژانە ببرێنە ئەفرین
لە ڕێی تووشیاوە بچنە ئەفرینەوە ئەلیکۆڵێ 5 گروپمان هەیە بەڵام فەرمو کاکزار بەڵێ چەند مەسلەیەکیش لەو بینەیە هەیە من ئاماژەی پێ بم یعنی شاید بڵام مەوزوعەکە تۆزێ برفراوانتر لەوەش هەیە چون فقط بەحسی هێزە هەرێمیەکان نییە یا فقط لێرە هێندشتی جیاوازتر هەیە بەڵام بەحسی ئەوەی کە سەرەتاش هەڵکا کارزان ئاماژەی پێدا مەوزوعی زلهێزەکان بەتایبەت ئەمریکا و رووسیا ینی بەحسی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی بڵین فرات لە ئەستۆی رووسایە ڕۆژهەڵات لە ئەستۆی ئەمریکایە ڕۆژاوا لە ئەستۆی رووسیان بەحسابی خۆیان بەحسابی باش شتەکان لە ئێوە بێت میشاکەین من پێم وایە هێندێک بەوە ناکە بۆ ڕۆژهڵات و ڕاستە بەڵام تورکیا ئامانجی هەستەرەکی ئەوەیە بەحسی ڕێگە بە دەریای کورد و مەسلەی ئەوانە ینی لەبەر چاو ئەگرێ ینی دابڕان ینی هێرشکردن بۆ عەفرین دروستە لە چوارچێەوەی ژینۆسایدی گەلی کووردە بەڵام هێندێ ئاماژە و هێندێ ئامانجی خۆشی لەوانەیە هەیە بۆ بەرامبەر بە زلهێزەکان بەڵام من پێم وایە لێرە هێندێشت هەیە مەبێت لە بەرچاوی بگرین هاوپەیمانیە کە یعنی داگیرکردنی عەفرین لە ئەنجامی چه هاوپەیمانیە هەتاراوە هاوپەیمانیە بینی ئێرانە تورکیە رووسیا و حکوومەتی ئەسەد بەڵام تورکیان بۆ هەندا بۆ هێرشکردن ئێمە بێ و پرسیارە بکەین یعنی ئەوەی کە تورکیا خۆی ئەویست ینی تورکیا دەمێ ینی لە وەختەوە لە 2011 کە شۆڕشی سووریا سەریالدا و وەزعێتی ڕۆژاوای کوردستان بەڵام بەتەنها پێی نەیەکرا بەڵام دیارە ئەوانیش ئامانجی خۆیان ینی رووسیا یەکەم بەرنامەی ئەوەیە کە ناتۆ هەڵوەشێتەوە چا بەعازەکەم لێرە چۆنە ترامپ لە هەڵبژاردننی لە پێش هەڵبژاردنەکە یەکە لە دروشمەکانی بۆ هەڵبژاردن چی بوو ئەوەیە تورکیا نەهێڵێ لە ناتۆ دەرچێت تورکیا ڕاکێشێتەوە ناو ناتۆ و ناتۆ بەهێزکە ئێستا ئەمریکا لەسەر و سیاسەت هەر بەردەوامە یعنی لە مەسلەی گرتنی عەفرین و لەو مۆزوعانە ئەمریکا هەرەیەوێت ناتۆ ڕابگرێ رووسیا و ئەوان رووسیا و ئێران و ئەسەد تورکیان بۆیە هەندا و پاڵپشتیان کرد و ڕێیان بۆ کردەوە بۆ مەسلەی عەفرین بۆچی بوو بۆیە کە کێشە بینی ئەمریکا و تورکیا بگاتە ئاستێکی هەرە بەرز کەوا بێ بەرامبەر یەک ببنەوە ئێمە بینین ئێستا لە مەوزوعی منبەج عینی شت دێتە پێشەوە یعنی احتمالی لێدانی هێزی تورکیا لەلایەن هێزی ئەمریکا لە منبەجە ئەگاتە احتمالێکی زۆر بۆ چون تورکیا خۆی ڕایگەیاندووە لە ڕێگای شابا و منبەج جوانەوە بگاتە سنووری عێراقیش ینی ئەو خەتە تەوان ئێرانجەوە پەسەند ناکات لە مەسەلەی عەفرینە هەمووی اتفاقیان بوو بەڵام اتفاقەکان چی بوو؟ اتفاقەکان وەکۆڵێ هەم ڕۆژانەیە هەم تاکتیکی نزیگە بنەوە لە مەقتەعێکا لەگەڵ یەکە تاکتیکەن هاو دەنگن لە مەقتەعێکا بینی زۆر دژی یەکەوەستنەوە دیارە ئەگە تورکیا ئێستا عەفرینی داگیر کردووە لە عەفرینە بێت هێزی ئیسلامیەکان بەجێ بکە طبعا ینی ئەم جوبهة النصر و جێش الئیسلام و فرقەی الرەحمان و فرقەی جۆرا و جۆرەم ڕووژانەوەرانی کە هەیە بە ساڵا پەروەردەی کردوونەوەی کۆی کردوونەتەوە پاژماوەکانی ئەلقاعیدەوەوانە ئەگەر بێوێت لەوانە بەجێیان بکات لە عەفرینج بەجێیانکە یا ئەو بەشەی کە لە شاباشینی کردووە بێگومان نەحکوومەتی ئێران قبوڵیەتی نەحکوومەتی ئەسەد قبوڵیەتی نەڕووسیا قبوڵیەتی ئەمە واقعیەتێک تورکیا الان کێشایانە گەمەیەکی سیاسیەوە یعنی رووسیا بۆی ناتۆ هەڵوەشێنێتەوە بۆی هەندێشت امتیاز لە ئەمریکا بگرێت و ئەمریکا سیاسەکانی ئەمریکا لە دەورانی بەرحاڵ پێش ترامپ ئەبینین قۆناغێکی لاوازی تێپەڕاند بەڵام لە دوای ترامپە ویسی گروتینێکی تازە باتەوە بە هەبوونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان و قۆناغێکی شەوەی بردە پێش بەڵام ئەبینین لەم گەمەیەکە لەعان تورکیان خستۆتە ناوە تورکیا تیا چەقیوە چی بکە یعنی ئالێرە ئەوەیە ئەگەر ئیسلامیەکان بەجێکە طبعا سیاسەتی ئێران و ئەوان دەگۆڕدێ بەرامبەری یعنی ئەوەی کە بۆ عەفرین چاویان قونجاند هەرچیە بکە رووسیا دەرگای ینی جەفرەی ڕانەگەیاند و ئەوانە لەم لاشەوە بەحسی تەئسیراتی هەڵبژاردنەکانیشەیە یعنی وردە وردە ئەم سیاسەتانە بەرەو چێڕوە مەسەلەی عەرەبستانی سعودی مەترەحە بێ قەتەر مەترەحە بێ تورکیا هەموو ئەوانە هەڵبژاردنەکان وردە وردە نزیگە بنەوە لە عێراقا طبعا عەرەبستانەوێ ڕۆڵ ببینێ ئەم جارە یعنی لە مەسەلەی پێشووترەگەر مالکی مەسەلەن قۆناغێکی دروست کرد ئێران دەستی ئێرانی زۆر واڵا کرد لە عێراقا وایە
ئێستا عربستان ئەوێ ڕۆڵ ببینێ لەگەڵ عیبادی ئەوانەیانی تەبعاً لە هەلدایەکی پێویستیان بە کوردە دروست ئەڵعان لە مەسلەی کەرکووکە کوردیان سەکانت چڕکەیتەوە چونکە تەوەری چەشمانەی ئەگەر مەسلەی لە کەرکووکە مەسلەی کوردیان خست بەڵام دیارە خەتی عیبادی یا بڵێن ئەو لایەنێک عربستانی سعودیوانیان لە بەرامبەر بە ئێران لە هەڵبژارنی داهاتووی عێراق بەهێز بکرێن پێویستیان بە کوردە ئەو لایەنی تریش عینیشت یعنی هەردوو لایەن یعنی لە هەر شوێنێک پێویستیان ئەمریکاش پێویستی بە کورد لە ڕۆژاوای کوردستان ئەوەیە لەسەر مەسلەی منبەج حتا گەیانێتی ئەوە کە هەم هێزی زیاتری هێناوە احتمالی ڕوبەڕووبوونەوە هەیە و بەگشتی مەبەستمەوەیە ئێمەی کورد ئەبێ وەختێ ئەو خەتەرانە ئەبینین بێخەیاڵ نەبین لە هێندە بابەت کە ڕوویەیە بە تایبەتان لە باشووری کوردستان دیارە ئێمە پشگیری داخوازی خەڵکەکەین مامۆسایان ئێستا دێنە سەرەوە سپاس دەکەم هەڵبەتە ئاماژە بەوە بدەم وێڕای ئەوەی کە داگیرکاری لە عەفرینەیە بەڵام بەرخودانەوە 67 شەو ڕۆژە نەوەستاوە ئەمڕۆژ چالاکی هەبووە لەو چالاکیەدا دوو چەتە کوژراون ژمارەیەکی دیکە بریندار بوون هەڵبەتە دیمەنی چالاکیەکەش لەلایەن یەپەگە و یەپەژەوە بڵاو کراوەتەوە سەرڕای هەموو ئەمانش کە ڕۆژانەم چالاکیانە ئەنجام دەدرێن ژمارەیەکی زۆر لە چەتە و سەربازی تورک دەکوژێن بەڵام ڕژێمی تورکیا و دام و دەستگاکانی و ئەرتەشەکەی ڕاستیەکان دەشارێتەوە بە شێوازێکی چاواشەکارانە و نیشانی دەدا ئیدی عەفرین ئارامە دەتوانن ئەو پیلانەی کە هەیەە بۆ بەجێکردنی ئەو گەلانەی دیکە کە خەڵکی ئەوێنین ئەو چەتانەی کە لە ناوچەکانی دیکەی سووریا و تورکیا و هێنراونەتە ئەوێ لەوێ بەجێیان کە لەو چوارچێوەدا یەپەگە و یەپەژە بەڵێنیان داوە ڕۆژانە درێژە بەو چالاکیانە دەدەن. بەڵێ یەکسەر بچینە سەر مژاری دووەم کەویش مەسلەی باشووری کوردستانە وەکو ئێوەش دەزان بینەرانی بەڕێز چەندین ڕۆژە لەوێ فەرمانبەر موچەخۆران گەل بەگشتی هاتوونەتە سەر شەقام داوای هەم ئازادی دەکەن هەم ئەوەی کە موچە پێیان بدرێ موچەکانیان دوان نەخرێ هەروە خزمەتگوزاریەکانیش دەست پێ بکەنەوە کە بەداخەوە وەستێنراون. لا بەرامبەر دواکەوتن و سیستەمی پاشەکەوتی موچە سەرجەم توێژەکانی فەرمانبەران لە بایکۆت و خۆپشاندانەکانیان بەردەوامن. خۆپشاندەران لە زۆربەی شارەکان ماوەی چەند ڕۆژەکە ڕژاونەتە سەر شەقام و بەردەم بارگاکانی حکوومەت داوای مافەکانیان دەکەن. هاوکات لە زۆربەی شوێنەکانیش فەرمانبەران لالان هێزانامنیەکانەوە بە تایبەتیش لە سنوورەکانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان ڕوبەڕووی گرتن و لێدان و سوکایەتی پێکردن کراونەتەوە. فەرمانبەران لە بەردەوامی داواکاریەکانیان چەندین دروشمیان دشت بە حکوومەت دەوتەوە و تیایدا داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەت و ڕۆیشتنی ئەو دەسەڵاتەیان دەکرد. هاوکات چەند مەرجێکیان بۆ گەڕانەوەی سەردەوامەکانیان خستە ڕوو. بەم حکوومەتە شکوت خواردووە و هەموو لایەنەکانی ڕادەگەێنین. یەکەم مەرجی گەڕانەوەمان بووە سەر کارەکانمان لابردنی سیستەمی پاشەکەوتە بە تەواوی و هاوتاکردنی موچەکانمانە لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی عێراق و هەر بڕیارێک بۆ دەستکاریکردن و کەمکردنەوەی پاشەکەوتی موچە ڕەت دەکەینەوە. جیاواز لە چین و توێژەکانی دیکەی فەرمانبەران پارێزەرانیش هاتنە ڕیزی خۆپشاندەران و داوا لە داواکاری گشتی دەکەن کە حکوومەت و بەڕێوەبەرانی دادگایی بکرێن. ئەمەی ڕووی یاوە ئەمە لادانێ لە ڕێنماییەکی ئاسایی کە حکوومەتی کوردستان کردوێتی ئەمە احتیالێکی ئاشکرایە ئەمە فێڵێکە و ئەمە دزیەکی ڕابردوو هەم بەردەوامە ئەبێ دوو داوای جەزائیان لەسەر بکرێ هەمە احتیالێکە کراوە و هەم ئەو دزیەکە کراوە و ئەمانە ئەبێ دادگایی بکرێن بەڕاستی. لا سەی سادقیش خوێندکاران هاتنە سەر شەقامەکان و لە پێناو نەفەوتانی خوێندنی ئەمساڵیان لە چەند خاڵێکدا داواکاریەکانیان خستە ڕوو. کۆتایی وەرسی دووەم لە ئەگەری دروست نەکردی بازمان بۆ دروست بکەن. سێ لە ئەگەری نەکردنی ئەمساڵی لە ئەگەری نەکردنی ئەمانەدا باز بۆ سەرجەم خوێندکاران بکەن و واتە داغڵعام بێت. چوار ئەم هەموو ئەم ڕێنمایانە تەنها ئێمە لە ماوەی 40 کاردا چاوەڕی وەڵامی دەبین ئەگەر نەبین ئەوە بە پێنجەوانەوە وەڵامی تونترمان دەبێت. ماوەی چەند ساڵێکە بە هۆی گرژەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا فەرمانبەرانی هەرێم لە کاتی خۆیدا بە تەواوەتی موچەکانیان پێنادرێت بە هۆیەوەش فەرمانبەران و مامۆستایان ڕوبەڕووی دۆخێکی دارایی خراپ بوونەتەوە. هاوکات بۆ داواکاری مافەکانیشیان چەندین جار خۆپشاندانیان ئەنجام داوە بەڵام لە بری وەڵامدانەوەیان زۆر جار لەلایەن هێزانامنیەکانەوە ڕوبەڕووی لێدان و کوشتن و سوکایەتی پێکردن بوونەتەوە.
ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەسەرۆکی حکوومەت و بەجێگرەکەی پێویستە لەسەریان و ئەتوانن بڕیاری یەکلاکەرەوە بن بووە کارزان بێمە خزمەتی بەڕێزت ئەو بارودۆخی باشووری کوردستانە سەر ڕایەوەی کە گەل داخوازی دەکا کەس گوێی لێ ناگرێت نەحکوومەتی عەبادی نەحکوومەتی هەرێم نەپارتەکان ینی کەسێک نییە خاوەنداری لەو دەنگانە دەرکەوێت سەر ڕای هەموو ئەمانەش دڕندانە پەلاماریان دەدەن لێیان دەدەن سوکایەتی بە مامۆستای تەمەەن 60 ساڵان دەکەن بە ژنان دەکەن کە هێمنانە لەسەر جادن. بڵێ خۆی لە ڕاستیە ئەم ڕیاکسیۆنەی کۆمەلگای باشووری کوردستان هی ئەمڕۆ نییە هی 27 ساڵ دەسەڵاتداریە لەو هەرێمەی کە بەڕاستی حکوومەتێکی مایەپوچی بەرهەم هێناوە ئەم حکوومەتە مایەپوچە کە لە ئێستایە خاوەنی هەزاران دۆلارە کە لە ئێستایە بە ملیۆنان دۆلار ماڵانەیەتی بەڵام ناتوانێت موچەی سەرەکی هاوڵاتیەکانی خۆی دابین بکە ئەمە لایەنێکە بەڵام ئەکرێ ئێمە ئەمە بە شێوەیەکی تر ڕاوە بکەین تۆ ئەگەر تەماشاکەی لە هەموو ساڵێک مامۆستا و با بڵێن فەرمانبەرانی هەرێمی باشووری کوردستان بەتایبەت ناوچەی سلێمانی و چواردەوری و هەڵەبجە و ئەو ناوچانە هەموو ساڵێک هاتوونەتە سەر شەقامەکان بەڵام لە ئێستاە شتەکە جیاوازتر لێکدانەوەی بۆ کرێت چونکە خەڵک تەنها داوای موچە ناکە داوای ئازادی ئەکە ئەخۆرەمە گرنگە لە هەولێری پایتەختە جاران تەنها ئەوەی کە لە ڕواڵەتدا دەبینرا موچە و خزمەت گوزاری بوو بەڵام ئێستاەوەی کە لە هەولێر و بادینان دەبینرێ ئازادیە ینی ئازادی لە پێش موچەکەوەی بەر لە موچە هاوڵاتیان پێویستیان بە ئازادیە تۆ هەتاوەکو لە کۆمەلگایەکی ئازاد نەبی ڕەنگە نەتوانی هەنگاو بنەی بۆ پێشەوە و بتانی مافەکانی خۆی تریش وەکو موچە بەدەست بێنی ئێمە کێشەکە لێرەیە گەلی کوردستان زۆر شانسیە بە و دەسەڵاتەی کە ئەمڕۆ لە هەرێمی باشووری کوردستانە هەیە زۆر جار هاتنە سەر شەقامەکان بە فیشک وەڵامیان درایەوە بە کوشتن و بڕین و لێدان و گرتن و بە زۆر شێواز وەڵامی کۆمەلگایان دایەوە لە جیاتی ئەوەی داخوازی ئەم کۆمەلگایە ئەم گەلە چەساوەیە ئەم گەلەی کە دەیان ساڵە لەژێر ناوی لە هەر ساڵە و لەژێر ناوێکە ئەم گەلە بەرەو ئاقارێکی جیاوازە بن ئەم چەسانەوەیان وای کرد کە کۆمەلگا هەر جارێک ریاکسیۆنێکی بە شێوەیەکی بەدەست دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بەداخەوە بە فیشک و بە شەق و بە لێدان و بە کوشتن بێگومانەمە ناچێتە سەر خۆی کێشەکە لێرەیە ئایا دەسەڵاتدارانی هەرێم بەڕاستی لە ماوەی ئەم 27 ساڵەیە دەرسێکیان وانەیەکیان وەرنەکرد لە وڵاتانی چواردەوری خۆمانە هەزاران شتیوار ڕوویە لە تونس بگرە لە میسر بگرە لە سووریا بگرە لە وڵاتانی دیکە لە لیبیا لە یەمەن ئەوانەی کە ڕویان ناخۆ هەمان شت بوون هەمان سڵتە بوون ئەوانیش خۆ لە 30 ساڵ زیاتر حکمیان نەکرد بوو هیەمەش 27 ساڵە هەمان حکومە هەمان دەسەڵاتداریە و هەمان چەسانەوەیە بە شێوەیەکی جیاواز ئەمانە ئەزمون ناگرن خۆی لەم 27 ساڵی نەک تەنیا ئەزمونیان نەگرتووە خۆی کێشەکە ئەمەیە ئێستا کۆمەڵگای باشووری کوردستان لە زۆر ڕۆوە بووە ئەمە تەنیا کێشە لە لایەنی موچە نییە کێشە لە ئازادیایە کێشە لە باری ڕۆژنامەگەریایە کێشە لە ئازادی دەنگەکانایە ئەو کۆمەلگایی کە ئێوێت دەنگی خۆی بگەێنێک لە بەرچاوی هەر هەمومانە پێشەنگی سوپای تورکیا ئاکرێ و دێنە وڵاتی باشووری کوردستانەوە و پشتیوانیشیانەکەن هێزەکانی باشووری کوردستان پشتیوانیم لەگەڵە بە تەلەفۆن ئەندامی بەڕێوەبەری تەفگەری ئازادی لە بادینان پاشان دێمەوە خزمەتی بەڕێزدان کاگەمی نەگەر گوێت لەم نەم کاتت باش بەڕێستان ئەمڕۆ لە شیلاتزێ بوون لە شیلاتزێ و زۆر شوێنی دیکەی بادینان چالاکی هەبوون مەخابن زۆر کەس دەستگیر کراون زۆر کەس ڕوبەڕووی لێدان و ئەشکەنجە بوونەتەوە قسەی بەڕێستان لەم بارەوە چییە؟ ئەم کاتە باشتر سەرچاوە هەواڵ هەندێرین لە مخابن ڕۆژ بۆ ڕۆژە لە باشووری کوردستانێت پزگەرێک بەرەف ئاڵۆزبوونێت دەچێت و زێدە دەبن پزگەرێکە لە باشۆژی نە پزگیرێکە vêgavênayet mamostanan pezgirêkên pêşû da jî hebûn ji ber ku rêvebeya başûr êdî neşêtin fasîdaya ku rêvebeyî biketin şikestin xaye bi rêvebeyanê da
ji bo ev 4 sala mamosta bi muçê paşkev ve çend perwerdê dikin, dewamê dikin, zaroka perwerde dikin. Bu hem zarokên wê pêşmergey ku ev kel sengerê cepheyê da bu zarokên wan hem kesan lê mixabinî ve ev kel nahiya Şêla Dizê yani mamostayên nahiya Şêla Dizê dixwastin xelvebûneka aştiyane ku in maf da haza moçê xwe bikin ji bo ku ev 4 sala qeyrana darayî û qeyrana siyasî ji heye li başûr dixwast ku moçê wan êdiya paşkefte rabibîtin êdî xelk roj bi rojê yani rewşa we halayekî ne baş da ye dixwastin yani dengê xwe bigihîne desthilatê ji bo daxwaziyên moçe lê mixabin bi şêweyekê yani yê ne baş hêzên emnî yani hêrişkesa mamosta pênc ji wan mamostayên debera nahiya Şêla Dizê hatin dezgîr kirin pişta mamosta malvêrê nexwastin biçin heta ku mamosta bêne azadiyên piştîngî wekî wisa meşek çûn bûne bazara Şêla Dizê lê mixabin wê ji mamosta Ebdulsettar xelkê nahiya Şêla Dizê hata birînda kirin hêrişkesa mamosta yani lê mixabin bu vê desthilatê ku hosa benaberî mamosta em jî wek hevalên tevger wek fermanber me dixwastin piştgiya mamosta bikin û herdem jî me destpêkê gotiye em piştgiya mamostayên xwetiyen piştgiya xelkê xwetiyen li başûrê Kurdistanê ku mafêtan bêne çespandin. بەڕێز زەمین وەرەماری لە شیلا دزە لە بادینانەوە ئەندامی بەڕێوەبەری تەفگەری ئازادی زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاتی خۆش بۆ بەڕێستان کاک زایر دوو خولەکمان ماوە دێمە خزمەتی بەڕێزت لەم دوو خولەکە ئەلبەتە مژارە قسە و باسی زۆرتر هەڵدەگرێ بەڕاستی دەبێ بەرنامەی تایبەتی لەسەر بکرێ بەڕێزت چۆنی هەڵدەسەنگێنی بە تایبەتی تریش مەسەلەی بە شێوازی دڕندانە ڕوبەڕووبوونەوەی گەل ئێمە لە ڕژێمی ئێران لە ڕژێمی تورکیا لە ڕژێمی عێراق سووریە ئەمانەمان بینیوە مەخابن ئێستا حکمی خۆماڵی خۆمانەوەمان بەرامبەر دەکە ئەوەی لە باشووری کوردستانم چەند ڕۆژێ بینیمانیا بە درێژایی ئەم 26 ساڵە هەر کات داخوازیەکانی گەل هاتوۆتە سەر خەڵک هاتوۆتە سەر شەقام بۆ داخوازیەکانی بە هەمان کولتوری بەعس هەڵسو کەوتی لەگەڵ کراوە لەم قۆناغەیە نیشاندرا لە کولتوری بەعس زۆر خراپتر لەگەڵ خەڵکە بەرەو ڕوو ئەبنەوە بەجێ ئەوەی گوێ لە خەڵک بگرن و خەڵک چیەوێت بە قسەیان بکەن بەڵام دەسەڵاتێکە لە نقمی گەندەڵی و دزی بووە دەسەڵاتێکە بۆتە ملکەجی دەوڵەتانی داگیرکەری کوردستان دەسەڵاتێکە بە ئاشکرایی پێش سپای تورگەکەون یعنی قایم مقامی فڵان ناوچەی بادینان پێشیەکەوێت دیمەنەکانیش بڵاو دەکەن کارەساتەکەەوەیە بە شانازیەوە یعنی گەلی باشووری کوردستان عیبە بوو ئێستا بە شانازیەوە هەستی نەتەوەی لە باشووری کوردستان لە نەورۆزا دەرکەوت کا وردەوردا بەرەو هەڵکشان ئەڕواتەوە جێی خۆشحاڵیە ئەم خۆپیشاندانانش دیارە ئێمە زۆر پشگیریەکەینەوە جێی خۆیەتی بەڵام لەگەڵ ئەو پشگیریانە خەڵک داوای چیەکە ئەو داواکاریانە خەڵک سەرەتاییترینی ئازادیەکەیەتی ئازادیەکەش کە ئەبینێ لە چیایە کە وەختی ئەو ئازادیە بێت تەمان داگیرکەر ئاوا ناتوانێت بێ زیاتر لە 20 ناوچەی باشووری کوردستان بنکەی سەربازی هێناوە داگیری ڕۆژ لە دیمەنەکانە لە یەکێک لە دیمەنەکانە دەڵێن بە کاناڵێکی ئەوینانە تۆ سەر بەکرێگیرای فلانە دەوڵەتی هەڵبەتەوان کەلیمەی تر بەکاردێن یعنی زۆر بە ئاشکرا ڕۆژ بە ڕۆژ ئەو بنکە سەربازیانە بەهێز دەکات تورکیا بەرنامەی هێرش بۆ قەندیل و هێرش بۆ شنگال و ئەوانەی بوو بەڵام دیارە لە شنگال یعنی هەڵوێستێکی زۆر ڕێک و پێک ئەنجامدرا لەم چەند ڕۆژی پێشوای هێزی پەکەکە لەوێ کێشایە و بۆی بەهانەی هین بەدەستی تورکیا نەدرێ بەڵام داردەستەبوونی دەسەڵاتی باشووری کوردستان کە دوژمن ڕاکێش ئەکات یعنی سبەینە مەگەر بە سەربازی تورک بێ شەقامەکانی هەولێر و زاخۆ و دەهۆکوانە سەرکوت بکە یعنی بەڕاستی ئەلان ئەو خەڵکە
وەختی داوای ئازادیەکە چاوی لەوانەشە یعنی هوشیارینەتەوەی خەڵ لە باشووری کوردستان ئەوەشی تیابینێ فقط سنوورداریکەین بەوەی کە موچە سیستمی موچە ڕێک بکرێتەوە وەکو پێشووتری لێبێ و نیو موچەوانە لابچێ ئێستا ئەوە نییە بەڵکو هەنگاو بەرەو پێشەوە ڕۆشتووە بۆ لە بەرەوە هوشیاری گەلی کوردلام و پارچەکان گەیشتوتەوە ئاستەکە مەترسی سەر کوردستان بەگشتی زۆر زیاتر لە جارانی دروشمیش لە ڕاستیە ئەو بڵێم ئەبێ لە ئەو خۆپشاندانانەی هەرێمی باشووری کوردستانە ئەبێت دروشم ئەوەش بێ نابۆ داگیرکاری نابۆ ئەوەی کە پێشڕەویکردنی هێزە بیانیەکان لە هەرێمی باشووری کوردستانە چونکە دەبێەوە ژوون بکرێتەوە کە ئەم هەموو ملیارە دۆلارەی کە نەوت دەفرۆشرێ بە تورکیا لەکوێیە بە تاڵان فرۆشۆن دەدرێت بێگومان خۆی کۆمەلگا بێت داوای ئەمانە هەمووی بکات بەڵام ئەو دروشمەش زۆر گرنگە بەڕای من نابۆ داگیرکاری لە هەرێمی باشووری کوردستان نابۆ داردەستی هێزە بیانیەکان لە هەرێمی باشووری کوردستان باشە بەڕێزکە کارزان علی یا کارزانی شانۆ هاوسەرۆکی ئەنجومەنی کوردی گەل لە ئاڵست و دەوروبەری لە بەلجیکا هەڵبەتە بەڕێز زاهری ئەحمەدی پور ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەژاگ لە بەلجیکا زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆی کە لێرە لەگەڵماندا بوون سپاس بۆ ئەمین وەرەماری ئەندامی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کە لە بادینان بە تەلەفۆن لەگەڵماندا بەشدار بوو سپاس بۆی وەش بینەرانی بەڕێز تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شەو و شەوگارێکی خۆشتانە بێت.